کاک بڵێسە لە ڕابردوودا ئێستا یەکێک بۆ لەو گەنجە جوانانەی کە بە جوانترین شێوە باڵای کردووە بە کوردایەتی بە خزمەتکردن بە خەڵکی تێکۆشەری کوردستان باڵای کردووە خەونی بڵێسە و بنەماڵەی بڵێسە و کەسوکاری بڵێسە و خەڵکی دەڤەری ڕاپەڕین خزمەتی خەڵکی کوردستان بووە و لە شەڕی دژ بە داعش و لە شەڕی پاراستی بەشەکانی کوردستان خەڵکی تێکۆشەری ئاکۆیەتی و خەڵکی تێکۆشەری دەڤەری ڕاپەڕین بە هەموو عاشیرەت و پێکاتەکانی زۆرترین شەهید و قوربانیان داوە بۆیە ئەمڕۆ یەکێکە لە قوربانیەکان یەکێک لە ئەستێرە درەشاوەکانی دەڤەری ڕاپەڕین کاک بڵێسە بە خاک دەسپێرین کە خۆی کردە قوربانی پاراستنی کوردستان لە ڕابردوودا و بەداخەوە بە کارەساتێکی دڵتەزێن بە شێوازێکی زۆر نامرۆڤانە ئەم گەنجە جوانە تیۆر کراوە بەداخەوە ئێمە دووبارە هاوخەمی لە بۆ بنەماڵەکەی ئەمە من دەمەوێت لێرەشدا هاوخەمی یەکێتی نیشتمانی کوردستان و هاوسەرۆکان و هەواڵانی سەرکردایەتی یەکێتی و سەرکردایەتی ڕاپەڕین بە کا عومەری شوێخاسابیر و هەموو خەڵکی تێکۆشەری دەڤەری ڕاپەڕین و خزمانی ئاکۆیەتی بڵێم زۆر سپاسی لە وڵاتی سویدەوە هەتا دەگاتە چوارپارچەی کوردستان سوپاسی ئەو خەڵکە تێکۆشەرەکەم کە چەند ئەرکوماندبوونیان کێشاوە چ بە تەلەفۆن چ لە ڕێگەی نامەناردن چ بەشداریکردن لە پرسەکەدا بە هەموو شێوەیەک هاوخەم بوونە زیاتر لە ئێمە بە پۆرۆژ بوون بۆ ئەو مەسلەیە زۆر سپاسیان دەکەین بەڕاستی ناتوانێت قەت چاکەی ئەو خۆشەویستانە لێیان بکەین سەبارەت بەو کێسەش ڕاستی کێسەکە بەردەوامە لە تاوتوێی پۆلیسدایە هەموو دەرەنجامەکان لای پۆلیسن و چاوەڕێی دەرەنجامی پۆلیس دەکەین.